لە بۆنە و یادە نەتەوەی و تایبەتیەکانی کووردا ئەم دوکانە بۆتە جێگای ئافرەتانی کورد و داخوازیەکانیان لەسەر جلی کوردی لێرە دەهێننەدی. بەهۆی خۆپارێزی لە کۆرۆنا و ڕێنماییەکان بۆنە و یادەکانیش سنووردارکراون و لە ماڵەوە بەڕێوە دەچن. لەگەڵ ئەوەشدا کۆرۆنا کاریگەری لەسەر بازاری جلی کوردی دانەناوە لە چاو بوارەکانی تردا. وەکی گشتی کۆرۆنا کاری کوردە سەر هەموو ئیشێک، ئێمەش بەدەرنی لە هەموو خەڵک ئیشی ئێمەش کەم بۆ توانێ، بەڵام خۆشحاڵی ئێمە ئەوەیە بۆ نمونونەکە مناڵێکی کوردیت خۆشحاڵە بۆی کە بۆ تەنیا ڕسمێکیش بێ جلی کوردیەک بکڕێت. ئەگەر کە تەنیا جاری وایە کوردستانیشی هەر نەبینیوە بەس تەنیا دایکی کوردە یاخود باوکی کووردە زۆرم لەو مشتریانە هەیە. بەڵام هەندێک کەس هەیە هەر چکە خۆی حەزی لە جلی کوردیە، هەر یە جلی کوردیەکە ئەگەر تەنیا بۆ ڕسمیش بێ، هەر بۆ نمونە بۆ 8 مارس بۆ ڕۆژی جلی کوردی بۆ ئەو شتانە بۆ نەبچووکەکانی خۆیان کە لە ماڵەوە هەر جلی کوردیەکەن و لەبەریەکەن. ئەم کوتاڵ و قماشانەی کە لێرن لە کوردستانەوە دەهێنرێن و بە پێی داخوازی کڕیارەکان دەدورێن و ڕێک دەخرێن. هەندێشت هەیە بە تایبەت ئەبێ لە کوردستانی بێنم وەکو بۆ نمونە مێخەک و ئەو شتانە کە ئیشی دەستن تەنیا کوردەواری هەر ئەبێ لە کوردستان بێت. هەندێک قماشی ئاسایش لە وڵاتەکانی ترهێن. لێرە بە نسبەت ئەوەی کە ئێمە لە دەرەوەی وڵاتین جلی کوردی شتا تۆزە بۆ ئێمە بە زەحمەت دەسەکەوێت کە کوردستانی لە بەردەست خۆمانە بێ کە مناسباتەکانی بۆ نمونە نەورۆزە، ڕۆژی ئاڵایە، ڕۆژی جلی کوردیە، ئەم مشتریەکانیان پێشتر حجزی ئەکەن. هەر کوردێکی تاراوگە بە گوێرەی شێوازی ناوچەکەی خۆی جلوبەرگی کوردی دەپۆشێت. ئەم خاتونە ئاماژە بەوە دەکات کە شای سویدی بینیوە و بەهۆی جلوبەرگەکەیەوە کە کوردی بووە ڕێزێکی تایبەتی بۆ داناوە. هەچەند جار دەچمە ماری کچەکانم هەر بە جلچ کوردی چویم، ڕسمەکانم هەمووی بە جلچ کوردیە. بە جلچ کوردی چویمە مەتحەف، مەلک لەوێ بووە، تەعزیم سەلامی بۆ لێدام، گوتی ئەوە دخولیە نادە لەبەرەوەی جلچی وڵاتی خۆی لەبەرە، احترامم بۆ کوردستان. مانگی ئادار بۆ کورد تایبەتمەندی خۆی هەیە و جیاوازە لە مانگەکانی دیکەی ساڵ، بۆیە لە زۆربەی ڕۆژەکانیدا هاوڵاتیان جلی کوردی دەپۆشن. هاوکات خواست لەسەر کڕینی جلی کوردی و کلتوری زیاد دەکات. ئاوارە هەورامی، کوردستان 24، ستۆکۆڵم، سوید.